من داوا لەسەر جەمامۆسانی شاری کەرکووک ئەکەم بە زووترین کات بگەڕێنەوە بۆ کەرکووک بەیانی 22 مانگ ڕۆژی یەکشەممە بڕیاردراوە داوام لەسەر جەم خوێندنگاکانی شاری کەرکووک دەست پێکاتەوە. شاری کەرکووک ئارامە و هیچ دڵڕاوکێ نەکەن بە گوێرەوە چەند کەناڵێک بەڕاستی بۆتە هۆی ئێوە کە دڵڕاوکێ لای خەڵک دروست بێ ڕابکەن و بگەڕێنەوە لەبەر ئەوەی داوامەکانی تر لە کەرکووک هاوسەنگی داوامەکانی عربی و کوردی تورکمانی بەردەوامە داوامەکان بۆ چیتر خوێندکارانی ئێمە لە پرۆسەی خوێندن بێبەش نەبن. لێرەشۆ دووبارە داوا لەسەر جەمسە پەرشتیار و بەڕێوەبەر و پەروەردەیەکانەکەم بەیانی بگەڕنەوە سەرکاری خۆیان دڵنیایەنەکەمەوە تا ئێمە وەستاوی ناو شاری کەرکووک بە شێوەیەکی شار ئارامە هیچ شتێک نییە و داواکاری تریشمێ پرۆسەی خوێندن نەلکێنن بە هیچ بوارێکی سیاسی و لەبەر ئەوەی پرۆسەی خوێندن ئەگەر پەکەوە وڵات پەکێکەوە. دیارە ئێمەوەکێچێتی مامۆستایانی کوردستان لەقی کەرکووک ڕۆژی چوارشەممە و پێنجشەممە دەوامی ئاسایی خۆمان کردووە بەسەر جەم نوێنەرەکانەوە و هەمومان پەیامان ئەوەیە کە مامۆستایانی شاری کەرکووک ئاگادار بکەینەوە و دڵنیایان بکەینەوە کە شار ئارامەوە تا ئێرە سنتەری شارە خۆتان جم و جۆڵ و هات و چۆکە ئەبینن. ئێمە بۆ ساتێک شارمان بەجێ نێشتووە. من دڵنیام مامۆستایان لە 2008 لافیتەیان بەرز کردەوە کە لافیتەی خوێناوی لە خۆی پیشاندانە مێژوویەکە کەوتیان لێرە ناڕۆین بە دڵنیایەوە ئێمە لێرە ناڕۆین و شار بەجێ نایرین و لێرەوە داوایان لێکم بگەڕێنەوە سەر ناوەندەکانی خوێندن لەبەرەوەی ناکرێ ڕۆڵەی شارەکەمان باجی ئەم بارودۆخە بدات و لە خوێندندا بۆ بڕێوەتانی ئەبینین خوێندنی عربی و تورکمانی و زمانەکانی تر بەردەوامە و ئیمتیحاناتمان بەیەکەوەیە بۆیە داوایان لێکەین بە زووترین کات و یاخود ڕۆژی یەکشەممە دەرگای قوتابخانەکان هەمووی ئەکەینەوە هیوادارین هەرکەسە و پەیوەندی بکە بە ناوەندەکەی خۆیەوە و داوا لە دایک و باوکانەکەین کە چیتر مناڵەکانیان دانەبڕێن لە خوێندن ئەوەتانێ خۆیان نەتوانن دڵنیا ببنەوە کە شار ئارامە و ژیانتیایە ئاساییە. بۆیە ئێمە لەسەر ئەو ئەرکە پیرۆزەمان کە ئەرکی پەروەردەیە و پرۆسەی پەروەردەیە لەسەر پرۆسەی پەروەردە و لەسەر بەجێگەیاندنی پەیامە پیرۆزەکەی سەرشانمان بەردەوامە بین. ئێمە شاری خۆمان لێرە ناڕۆین واتە خوێندن و بەردەوامبوون بە پرۆسەی خوێندن وەک ئەوەیە خەباتێکە بیکە لە ناو شارەکەی خۆتە خەبات ناکرێت لە ڕێگەی فەیسبووکە و لە ڕێگەی دوورەوە و قسەی ناشرین و تووڕەوانە. ئەو ئایستا لێرە ئەمە بین لە لای ڕاستمەوە ئەڵی کورسانە بینین لە شوێنێک کاتە ناوجەری کەرکووکە ئێمە لێرە تەسلیم نابین. لێرە ئەمانەیە درێژە بە پرۆسەی خوێندن بدەین. ئەمانەیە مەسیری 100,000 خوێندکار و قوتابی و 7,000 مامۆستای فەرمانبەر مافەکان نەفەوتێم درێژە بە خوێندن ناو شاری کەرکووکە. دەمانەوێت کشە مۆرکی کوردایەتی لە شارەکە نەسڕێنەوە. زۆر کەس ئێمەرامی ئەوەیە بەداخەوە هەندێک لایەنەیە ئەوانەیە و پروپاگەندە بڵاوکەن خەڵکی بدرسێنن. خەڵکی کەرکووک چەندها ساڵە ئاوەرە بووە ئێستا بە هزار حاڵتوانێتی خانوویکی بنات ناوی خانووکی چۆڵ کردەوە ئێستا دەربە درێژێت. دەمانێت بگەڕێنەوە بە شوێنی خۆیان و درێژە بە خوێندنی خۆیان بدەن پرۆسەی خوێندن بدەن و پێتانەڵێن لە شارەکە شارێکی ئارامە هیچ هێزێکی چەکدار بۆی نیە لە ناو شارەکە بێت تەنها پۆلیسی کەرکووک نەبێ